کێ دکتۆر مەحموود عوسمان و مستەفا چاوڕەش و عەدنان موفتی و سامی شۆڕشی ژەهر خوار کرد؟ کێ کردی و کێ لەسەر ئەو تاوانە لە سێدارە درا؟ شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت جەباری عەلی عەوێز بەشێک بوو لە نەسرەوتن و قوربانیە بێ ئاگاکانی نێو شۆڕش، ناوی بە پاڵەوانە لاسارەکە دەرکرد بوو و ئەستێرەی جەباری عەلی عەوێز ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەدرەوشایەوە و سەرکەوتنی زیاتری تۆمار دەکرد. بەڵام ئەو نەیدەتوانی بە قسەی حیزب و سەرکردایەتی بجوڵێتەوە و شۆڕشی بۆ خۆی و بۆ نیشتیمان دەکرد. ئەمەش خۆی لە خۆیدا جێگەی نیگەرانی بوو، چونکە ئازایەتی و چاونەترسیەکەی دەنگدانەوەی بە شوێن خۆیدا هێنابوو، وەک گوێڕایاڵ نەبوونیشی بۆ سەرکردایەتی ببووە گرەیەک کە ئەگەری هەبوو هەر ڕۆژێک لە ملی باڵێت. پاش ئەوەی بەهۆی ناشرینکردنی پێشمەرگەوە لەلایەن ڕژێمەوە سەرکردایەتی بڕیار دەدات کە نابێت کەس بگەڕێتەوە ناو شار، بەڵام خولەی حەمەجان کە هاوڕێی جەبار بوو دەگەڕێتەوە ناو شار و بە ئاشکرابوونی خولەی حەمەجان لە نێو شاردا چەکدارەکانی ڕژێمی بەعز بۆ دەستگیرکردنی خولەی حەمەجان بە زۆرترین هێزەوە هێرش دەکەنە سەری و ئەویش خۆی نادات بەدەستەوە، تاوەکو لە شوێن خۆیدا بریندار دەکرێ و با برینداری ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. جەباری عەلی عەوێزیش وەک وەفایەک باو سەنگەرەکانی خولەی حەمەجان دەگەڕێتەوە بۆ شار و سەردانی خولەی حەمەجان دەکا و بە ئاشکرابوونی جەباریش هێزێکی گەورەی پڕچەک ڕوبەڕووی جەبار دەبێتەوە. لە ناو شار پێکدادان ڕوودەدا و جەبار دەست بەسەر دەکرێت و خولەی حەمەجانی شەهید دەبێت. لە زیندان ئەو سزایی کە بەر جەباری عەلی عەوێز دەکەوێت هیچ کەسێک بەرگەی ناگرێت مەگەر کەسێکی وەک ئەو بە جەرگ و ئازا و خۆراگر نەبێت. ئێمە لە زیندان ئەومان دەبینی کە دوای ئەشکەنجە لە ناو بەتانێکی خوێناویدا دەیان هێنایەوە و دواتر کە بە ئاگا دەهاتەوە پێ ئەکەنی و هاواری دەکرد و دەیوت من سەدان کەسم لە ئێوە کوشتووە و تاکە کەس بوو کە هانی ئێمەی دەدا کە خۆڕاگر بین و ناوی هیچ کەسێک نەهێنین. ئێمە لە زیندان ئەومان وەک پێشڕە و پێشەوا دەبینی و هەمیشە بە قسەکانی ئەو ورەمان بەرز دەبوویەوە. گەورەترین کێشەی زیندان ئەوە بوو کە ژنی بەندکراوەکانیان دەهێنا بۆ ئەوەی قسە بکات و بە بەرچاویەوە سوکایەتیان پێیەکرد. ئەوانیش هەموو جارێک کە ئاهاتنەوە بە ناخی پڕەوە ئەو شتانەیان بۆ ئێمە دەکێڕایەوە. پاش ئازادکردنی ڕژێمی باعس بەڵێنی پارەیەکی زۆر و بەڵێنی پاسەوان و پڕچەکردنی هێزێکی گەورەیان لەگەڵدا پێدا بوو کە خۆی دواتر بۆ سکرتێری کۆمەڵی ڕەنجدەران و تەواوی هاوسەنگەرانی دەگێڕایەوە. بەڵام جەباری عەلی عەوێز پشتی بە دەوڵەت نەبەست و دوای ماوەیەکی کەم دەگەڕێتەوە بۆ شاخ و چەک دەکاتەوە شانی و هەرچەندە پێی ڕاگەیەندرا بوو کە ئەگەر بچێتەوە شاخ بنەماڵەکەی دەکوژن، بەڵام ئەو ئەوانیشی کردە قوربانی شۆڕش و گەڕایەوە. پاش گەڕانەوەی بۆ شاخ جەبار لە ژەهر خواردنی چەند سەرکردە و پێشمەرگەیەک تێوە دەگلێت بەم ناوانە: دکتۆر مەحموود عوسمان، مستەفا چاوڕەش، عەدنان موفتی، سامی شۆڕش، بێستوونی مەلا عومەر دایکی مستەفا چاوڕەش و سەریعەی مەلا محەڕەم کە ئیمام جومعەی مەرگە بوو. لە نێوانیاندا بێستوونی مەلا عومەر و دایکی مستەفا چاوڕەش و سەریعەی مەلا محەڕەم شەهید دەبن. دواتر وترا کە گوایە نەرمینی خێزانی جەبار دەستی لەگەڵ ڕژێم تێکەڵاو کردووە و ئەو پێشمەرگانەی ژەهر خوارد کردووە. نەرمین خۆی وتبووی کە جەبار بێتاوانە و ئاگاداری هیچ نییە. لە کۆتاییدا و بەبێبوونی هیچ بەڵگەیەک جەباری عەلی عەوێز ئەو کوڕە شۆڕشگێڕە تێکۆشەرەی کە لەژێر خراپترین ئەشکەنجەکانی ڕژێم ئامادە نەبوو یەک وشە لەسەر براکانی بڵێ بە تۆمەتێک کە هەمووان دەمانزانی ڕاست نییە گول لە باران کرا. پرسیارەکە لێرەدا ئەوە بوو کە ئەگەر نەرمینی ژنی جەبار تاکە تاوانبار بوو چۆن لە ناو دڵی شۆڕشەوە لە گوندی سێروانەوە بە عەبایەک و پێڵاوێکی لاستیکەوە توانی بگاتەوە نێو شار و خۆی ڕزگار بکات. دوای ئەوەش چۆن لە شار لە شوێنێکی چۆڵدا دەژیا و هیچ کەسێک نەچوو بوو تا تۆڵەی ئەو پێشمەرگانەی لێ بکاتەوە کە بە دەستی ئەو کوژران. نەرمین خۆی وتبووی کە لەو تاوانەدا 25 کەس بەشدارن و جەبار بێتاوانە. ئەوەی سیر بوو ئەوە بوو دەیانوت کە گوایە نەرمین پاداشتی گەورەی لە ڕژێم وەرگرتووە لەسەر ئەو کارانەی. بەڵام نەرمین لە ماڵێکی هەژارانەدا دەژیا و منداڵەکانیشی لەبەر نەبوونی وازیان لە خوێندن هێنا. جێخۆیەتی بپرسین کوا ئەو پاداشتە؟ پرسیارە گرنگەکە ئەوەیە لە دوای ئەو تاوانەوە بە تاوانی زۆر لەوە بچووکترەوە چەندین کەس سزادران، بەڵام هیچ کەس دەستی بۆ نەرمین ڕانەکێشا، هیچ سزایەکیان نەدا. ئایا گول لە بارانکردنی جەبار چ نهێنیەکی تێدا بوو؟ بۆچی کاتێک جەباری عەلی عەوێز لە زیندانی بەرگەڵوو بوو وتبووی ئەگەر بەڵگە لەسەر ژنەکەی هەیە بەری بدەن دەچێتەوە بۆ شار و دەیکوژێت و دێتەوە و دایک و جیڤارای کوڕی بە بارمتە دادەنێت بۆ دڵنیابوون لە ڕاستی قسەکەی، بەڵام ڕێگە نەدرا کاتێکیش بۆیان ڕوون بوویەوە کە بێتاوانە بۆچی کوشتیان؟ بۆچی ئەبێت کەسێکی بێتاوان لە بری تاوانبارێک سزا بدرێت؟ ئایا ئەگەر جەباری عەلی عەوێز تاوانبار بوو بۆچی ئێستا
بە شەهید خانەنشینە. لە ڕاپەڕیندا نەرمینی خێزانی جەباری عەلی ئەوێس لە مزگەوتی عەلی کەمال لە دادگایەکی نیو کاتژمێریدا بەبێ خستنە ڕووی هیچ بەڵگەیەک دەبرێتە سەر شەقامی شەستیەکەی سلێمانی و بە دوو فیشەک سارد دەکرێتەوە. هەر لە سەرەتای دەستپێکردنمەوە تاک و کۆتاییەکەی وشەکانم بە گومانەوە لە نێو نووسینەکانمدا بەرجەستە بوون و وەڵامی ڕاستەقینەم وەرنەگرت. ئاخۆ ئەمە خەون بوو یان حەقیقەتی ڕووداوێکی ڕاستەقینەی نێوەزموونی شۆڕشەیەک کە هەزارها خەباتگێر قوربانی بۆ داوە. کۆتایی چیرۆکەکەش جەباری عەلی ئەوێس بە چەند دەست ڕێژێک دەکوژرێت و پاشتەن ڕۆژێک جەستەی شێواوی دەخرێتە بیرێکەوە و دۆسیەکەی دادەخرێت. کۆتایی بە چیرۆک و نهێنیەکانی دڵی نەرمینیش هێنرا و خرایە بیرێکی قوڵتر لە بیرەکەی جەبارەوە.